هیوادارین کە لێنێک بۆم خانەوادە بەڕێزە پڕکەینەوە و هاوکاری بین ئەو ئاماجەی کە دایناوە کاکە باوان ئینشەڵا بیبینین بگا بە خەونەکەی حەقی خەڵکە سەنیە حەقی خەڵک ناسەنی ئەسەنی ئینشەڵا بە ئاواتی خۆتەکەی یەخوا دەسەکانیان خۆش بێ نمونەتان زۆر بێ بە عام وازانم ئایستا لەدایک بوومە خۆشترین کاتمە. دوای کارێکی 1964 لە گەیاندنی دەنگی باوان بۆ خوێندن پەیمانگایە کاتونەتە پێشەوە وانەکانی بە ئۆنلاین بۆ دابین دەکەن و هاوکات ئۆفەری دیکەشیان هەیە بووی کە ئەمامێریان بۆ دابین کردووە کە سەرجەموانەکانی تێدایە کە لە ساڵی داهاتوودا دەتوانێت کۆشش لەگەڵم ئامێرەدا بکە کە بە دەنگ و وێنەوە هەموو وانەکانی تێدایە دەتوانێت سوودی لێ ببینێت بۆیە لێرە مامۆساری لێە لە پەیمانگای سڵاو لێ بێ مامۆسەجان کاتەوە باش ئێوە چیتان کردووە بۆ کاک باوان و چۆن هاوکاریەکەن. بەخێراتنی بەڕستانەکەن کای دلانجان ئەزیاتان گەشا بۆ ئەم راپۆرتە جوانە کە ئیشەڵا پەیامەکەت گەیشتووە سوودی خۆی هەیە بجارە ئەم گوڵا پێشکەشی کاکە باوانەکەم بەخێراتنێکم بۆ پەیمانگاکەمە ئینشاءڵڵا کە ئەوەی بیستمە هەوڵ و مادووبوونێکی زۆری داوە تا گەیشتوەتەم قۆناغا. هیوادارین هاوکاری بین لە تەواوکردنی قۆناغەکانی تری خوێندنی بە ئاسانی. دوای بینین راپۆرتەکەی بەڕێزت من ڕاستەخۆ ویستم دەستم گا بم خانەوادەی لە ڕێ بەڕێستەوە سپاس دەکەین کە هاوکاروی. ئێمە چەند ساڵم پرۆژێمان هەیە سەرجەموانەکانی قوتابخانەی بە تۆمارکراوی هەستم کرد ئەم بەڕێزە زۆر ئیسفادی لێکە ئینشاءڵڵا. دوو ئۆفەر پێشکەشی ئەم خانەوادە بەڕێزاکەین ئەوەی کە لە توانامانە بێ بتوانین سوودیان پێ بگەین. یەکەم سەرجەموانەکانی قوتابخانەی بۆ دابینەکەین هەتا ئەم گوڵە جوانە ئەجگاتە پۆلی 12 ساڵانەش بەوانی نوێەوە بە مەنهەجی نوێەوە ئەمە یەک. و دوو قوتابی تریشانەیە ئینشەڵڵا هاوکاریانە بین ئەوانیش دەتوانن سوود لەم وانانە وەربگرن هەر بەبێ بەرامبەر. و پاکێجی دووەممان وەکو پەیمانگای ئەریکلاس ئەتوانین هاوکاریان بین سوپاسی مامۆستاکانیشمان دەکەین کە هاوکار بوون هەر کاتێ خولی هاوینە یەخود وەرزەکانمان هەبوو ئەتوانن بێت بەبێ بەرامبەر بەشداری بکەن ئینشاءڵڵا. پۆلی 12 بەڵێ وە لە کاتی دەوامی ساڵی داهاتووشە دیسان هاوکارە بن مامۆستاکانمان هەر کات بۆ ئیمتیحانی 20ەکە خولێکمان هەبوو یاخود بۆ ئیمتیحانی 60ەکە بۆ نوێی ساڵ ئەتوان هەر بەبێ بەرامبەر بەشداریکەن ئینشاءڵڵا. هیوادارین کە لێنێک بۆم خانەوادە بەڕێزە پڕکەینەوە و هاوکاری بین ئەو ئاماجەی کە دایناوە کاکە باوان ئینشەڵڵا بیبینین بگا بە خەونەکەی و لە جوانترین کۆلێژ و جوانترین نەتیجە ببینین ئینشاءڵڵا. دەستی ئەوەش خۆش بێ عەزیەتان گەشە ئەمەرکە ئینسانیەتان کردووە هیوادارین سوودێکان پێ بگەین و دەستان خۆش بێ. سپاس بۆ ئێوە سپاس بۆ هەڵوێستەکەتان کاکە باوان سڵاو لێ بێ چۆنی ئەحواڵە سەمەجیاخوا نەواسێ ئێستامان ئەڵێ ئێمە وانەکانمان بۆ دابین کردووە و لەمە دواتوانین بێتە ناو وانەکانیشەوە چ هەستێکە هەیە دەستی خۆش بێ دەستی خۆش بێ دەستی خۆش بەنیازی چیت بنیازی حاکم ببی بە حاکم ئەنی دەتەوێت ببی بە حاکمێکی عادل هەرچێ بێ هەرچێ بێ عادل یعنی ئەڵێ عادلەکە تێکە حەقی خەڵکە سەنیە حەقی خەڵک ناسەنی. ئەسەنی ئینشەڵڵا بە ئاواتی خۆتەکەی وەکو دایکی کاکە باوان چیت هەیە بۆیان و کە ئێستا بینی ئەوان هاتوونەتە پێشەوە و لەمە دواتوانێت بێ وانە بخوێنێت و هاوکار بێت. یەخوا دەسەکانیان خۆش بێ نمونەتان زۆر بێ بە عام وازانم ئایستا لەدایک بوومە خۆشترین کاتمە من چەند ساڵە من ئەگەڕێم یعنی ئەڵێ ژێر عەرز ئەگەڕێم بۆ ئەم دەرفەتەی کە ئێستا بە ئێمەتان بەخشیوە دەسەکانتان خۆش بێ خوای گەورە کاک دیلان من زۆر قەرزاری تۆم یەخوا خوای گەورە هەموو شتی کردەوە بۆ من بە یەک تەلەفۆن کە تۆ گەشتێتە لای من ئەم دەنگەی منی گەیانوە ئەم کاکە بەڕێزانە کە هاوکار بوونە لەگەڵ تۆ کە ئەم نمونەیان زۆر بێ ئەم ئامێرە پێشکەشی ئێمەکەن یەخوا خوای گەورەجێی بۆ پڕکاتەوە ئیشەڵڵا ببێ بەمایەی بەرەو پێشچوونیان و بۆ خۆیان شوێنەکەیان خوای گیان جیان بۆ پڕبێتەوە ببێ بە دەرفەتێکی تر خوای گیان بۆ هەموو ئەو کەسانی کە وەکو ئێمەوان. سپاس بۆ بەڕێستان بەڵێ ئەوەی کە زۆر سپاس دەکەم بەڵێ کە جۆبیستی بوونەما تایبەتە بە کاکە باوان کە خەون و خولێ ئەوەی هەیە بێ بە دادوەر بۆیە ئەوە ئەمڕۆ هاتوۆتە ئێرە و وانەکان لەمە دوا بێ بەرامبەرە بۆ کاکە باوان و ئەتوانێت لە ماڵیشەوە کۆشش بکات لەگەڵ ئامێرەی کە دابین کراوە بۆ سەرجەم قۆناغەکانی خوێندن.